حکوومەتی عێراق خەریکی هەنگاونانەوە بۆ وەک خۆی دەڵێت سزادانی دەنگدران لە هەریمی کوردستانە لە بەرەوەی پەسەندی ڕێفراندۆم بۆ سربەخۆیان کردو بەڵێنیش دەدا کە هێڵی ئاسمانی دابخات. ئەگەرچی کوردەکان ڕێوڕسمی خۆشیان بۆ سەرکەوتنی ڕێفراندۆم بۆ سربەخۆیی بەڕێوەبرد، عێراق چوارشەممە داوای لە سەرۆکوەزیر ئەلعەبادی کرد لەشکەر بۆ شاری کەرکووکی لەژێر کۆنتڕۆڵی هەریمی کوردستان بنێرێت و دەست بەسەر چاڵەکانی نەوتیدا بگرێت. احنا سنفرض السلطة الاتحادية في كل العراق. ئێمە دەسەڵاتی فیدرال بەسەر هەموو عێراقدا دەسەپێنین بە زەبری دەستوری بنەڕەتی و یاسا کە هەرێمی کوردستانی ژەگرێتەوە. ئەمە هەڕەشە نییە. هەندێک کەس هەڕەشیان کردو و هەندێک زۆریان بەکارهێناوە کە خۆیان لە ئەو ناوچانەی کێشە لەسەر بسەپێنن. ئێمە هەموو کەرەسەکانی دەستور و یاسا بەکاردێنین و کارێک دەکەین خۆشیان بۆیان سیر بێت. کەم قسە دەکەین بەڵام کردارەکان خۆیان دەدوێن. سەرۆکۆماری تورکیاش ڕەزەب تەییب ئەردۆغانیش هەڕەشەیەکی هاوشێوە دەکات. Kuzey Irak bölgesel yönetimi حکوومەتی هەرێمی کوردستان بە هەوڵی بێنێوەرۆک بۆ سربەخۆیی خۆی خستووەتە ناوەڕاستی ئاگر. سربەخۆیی هیچ کەس پەسەند ناکەم. لە دەمی ئەو هەڕەشانەدا هێزەکانی تورکیا و عێراق درێژە بە مانۆڕی لەشکری لەسەر سنووری تورکیا لەگەڵ حکوومەتی هەریم دەدان. ئەو مەشقە لەشکریە هەر 3 کیلومتر دوور لە سنوور ئەنجام دەدرێت. ئەردۆغان پێنجشەممە کە لە بۆنەیەکی تەوابوونی خۆلێکی ئاکادمی لە ئەنکارە دەدووە داوای لە مەسعود بارزانی کرد کە بەو حکوومەتە شێوە خودمختاریەی چەند ساڵ هەیەتی ڕازی بێت. Şimdi Kuzey Irak'ta da oturduğun yerde ya işte. و ئێستا باکووری عێراق لەسەر جێگەی خۆتان دابنیشن چیتان دەوێت؟ ئێستا کۆنتڕۆلی حکوومەتی هەرێمی عێراق دەکەن، پارە سامان خاوەنی هەموو ئەوانن. نەوتتان هەیە ئارام بگرن چیتان گەرەکە گوایە دەیانەوێت بن بە وڵاتێکی سەربەخۆ.